لا بوژانەوەی ئەم جارەدا باس لە گەشەکردنی وەبەرهێنان دەکەم لە هەولێری پایتەختدا. ئەگەر بە داتایەکی دروست پێتان بڵێم لە گەشت سێکتەرە جیاوازەکاندا بە بڕی چەند وەبەرهێنان کراوە. تا ئێستا نزیکەی 36 ملیار دۆلار وەبەرهێنان لە هەولێری پایتەخت ئەنجام دراوە بە ڕێژەی 115 لەلایەن وەبەرهێنەرانی بیانیەوە و بە ڕێژەی 105 بە هاوبەشی، واتە وەبەرهێنەری بیانی و وەبەرهێنەری ناوخۆیی کارەکانیان ئەنجام دەن و بە ڕێژەی 180 وەبەرهێنان ناوخۆیەکان دەستێکی باڵیان هەیە لە ئاوادانکردنەوەی ئەم پایتەختەیە. ئایندەی ئەم شارە بەرەوکوێ لە ماوەی 3 بۆ 5 ساڵی داهاتوو وەبەرهێنان بە تایبەتی لە بوارەکانی بازرگانی، گەشتیاری، کشتتوکاڵی، پیشەسازی چی بەسەر دێ. ئێستا بەشێک لەو وڵاتە زلهێزانەی کە جڵەوی ئابووریان لەدەستا یاخود ڕێڕەوی ئابووری جیهان دادەنێن چاویان لەم پایتەختە سەقامگیرەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە. ئەگەر بە نمونەیەک پێتان بڵێم وڵاتێکی وەکو چین کە ئێستا بە بڕی 5 ملیار دۆلار بەتەمایە پرۆژەیەکی گەورەی استراتیجی لە هەولێری پایتەخت دەست پێ بکە و نزیکەی 8,000 هەلی کار بڕەخسێنێ. ئەوەی ئامانجی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم بزانم ئاسانکاریەکانی حکومەتی هەرێمی کوردستان و دەستەی وەبەرهێنان لەسەر و هەمووشەوە ئارامی ناوچەکە بوونەتە هۆکار بۆ ئەوەی وەبەرهێنانی بیانی ڕووبکەنە ئەم پایتەختە سەقامگیرە بۆ ئەنجامدانی وەبەرهێنان لە گشت سێکتەرە جیاوازەکاندا. ئێرە هەولێری پایتەختە، ئەو شارەی بە ڕێژەی 160 وەبەرهێنانی هەموو هەرێمی کوردستان پێک دێنێت و ڕۆژ لە دوای ڕۆژ گەشەکردنی زیاتر بە خۆیەوە دەبینێت لە گەشت سێکتەرەکاندا و سەدان هەلی کار لە ڕێگای ئەم پرۆژانەوە ڕەخساوە. کەرتەکانی پیشەسازی و بازرگانی و کشتتوکاڵی و گەشتیاری و نیشتەجێبوون بوژانەوەی باشیان بەخۆیەوە بینیوە. مەبەستمە بەشێک لەو وەبەرهێنەرانە بدوێنم کە وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکان ئەنجام دەدەن. ئەوان چی دەڵێن دەربارەی وەبەرهێنان لەو شارەدا؟ کارتی پیشەسازی ئەلان بارەدۆخەکەی بەرەو باشبوونێکی زۆر هەیە دەڕواتە پێشە، ینی لە کوردستان بە تایبەتی دوای پشتگیریەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەماشامان کرد کە کارگاکان ژمارەیان بەرەو زۆربووندایە، بوارەکانیشی جیاواز بووە، ینی وا لێ دەکاتن کە پشت بە بازاری بیانی نەبەستی. زۆر لە پرۆژەکانی پیشەسازی هەیە لەم کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان پێکەوتە بنیادنانەوەی ئەو پرۆژانە. تەبعەن بەخۆشتان دەزانین کاتی دەوێت هەتا پرۆژە تەواو بێ. بۆ نمونە کارگاکەی خۆمان لەبەر خاتری مەرجەکانی کۆڕۆنا و ئەو بربەستانە کە لە پێشماندا بوون کەمێک زۆری پێچوو، هەروەها پرۆژەکانی دیکەیش ڕەنگە لەبەر خاتری هەندێک هۆکارەکان پاش بکەون. بەس مهمەکەی ئەوەیە هەری گرنگەکە هۆکارەکەی ئەوەیە کە شتێکی ئەوها لە کوردستانەوە دروست دەکرێ و دەبێتە هۆکاری کەشەسەندنی ئابووری، ڕەخساندنی هەڵی کار و هەروەها گەڕانەوەی ئەو برەپارەیە کە لەبەر خاتری هەندێک لە بەرهەمەکان ئێمە بۆ دەرەوەی وڵات دەنێت. وا دەکاتن کە ڕکابەرێکی باش لە بازاری ناوخۆیش دروست بێت کە دروستیش بوو، وا دەکاتن کە ئیتر پێویستی بە بازاری بیانی نابێت، دەرەوە نابێت و دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو پارەیە کە ئەمە بۆ کڕینی هەندێک بەرهەمە پێویستەکان دەماننار دەرەوەی وڵات لە کوردستان بمێنێ و دڵخۆشین بۆ گەشەکردنی پیشەسازی لە هەرێمی کوردستان بەو خێرایەکە گرتوتێ بەر. وەبەرهێنان لە هەولێر جیاوازە لەگەر هەموو عێراق و ناوچەکەش تەنانەت نەک هەر هەولێر بە تایبەت. زۆر وەبەرهێنانی هەولێر زۆر لە واقع، ینی لە ئەوەی لە خەیاڵی ئێمەش دابوو زیاترە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ دوو خاڵی زۆر گرنگ. خاڵی یەکەمیان بۆ وەبەرهێنان و وەبەرهێنەران و جورئەتیان و بە تایبەت وەبەرهێنەرە ینی خۆماڵیەکان لە هەموو پارێزگاکان هەولێر، ینی وەبەرهێنانی هەولێر تەنانەت هەولێری نەیان کردیە بە واقعی بین. ڕاستە حەسەی ئەسەدی هەولێر کام بووە، جورئەتەکەی بیدایەتی هەولێریەکان بووە، بەڵام خەڵکی سلێمانیشی تێدایە، دووهۆچیشی تێدایە،
خوار و ناوەڕاستی عێراقیشی تێدایە. ئەوەش سەبەبەکەی چییە؟ سوپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کابینەکان تا کابینەی ئەو ڕۆژ ئەو فرسەتە و ئەو متمانەیان بەوە هێنەراندا و بە سەرمایەدا چونکە وتەیەک هەیە دەڵێ سەرمایە ترسنۆکە. ڕاستە سەرمایە ترسنۆکە، بەڵام خاوەنی سەرمایە دائیمەن جەری و ئازا بووە، دائیمەن ترسنۆکەکانیش لە پەنا وەکو دەڵێ بەهێزەکان خۆیان دەشانەوە. واتە سەرمایەدارەکان ئینسانی بەهێزن کە دیتیشیان ئەو فرسەتە هەیە و متمانەشیان بە حکوومەت و بە بەڵێن دەسەڵاتی محلی کرد لەو هەرێمە و یاخود لەو پارێزگا یاخود لەو پایتەختە. ئەوە بووە هۆی خەڵکێکی زۆری خۆمانە و عێراقی و بیانیش لە دەرەوەی عێراقیش هات وەبەرهێنانی کرد لە هەولێر. ئەوە تێوا دەبینن ئەگەر بگەڕینەوە سەروێنەکانی ساڵانی 2000 و ئێستا جیاوازەکی یەکجار زۆرە. دەتوانین بڵێ لادەیەک و لەگەر شارێکی پایتەختێکی زۆر پێشکەوتووی دنیا هەولێر وها دەبینی، نەک لەبەرەوەی بڵێن من هەولێری مەدەح نییەوە ئینەمە وەسفە هیوادارم توانی بم یعنی جزئێکی بەسیتی واقعەکەی هەولێر و بەرهێنان لە کوردستان باز وەبەرهێنان لەسەر جەم سێکتەرەکاندا لە هەولێری پایتەخت. سێکتەری بازرگانی 3 ملیار و 511 ملیۆن و 603,733 ملیۆن دلار. سێکتەری بانکەکان 753 ملیۆن و 702,661 دلار. سێکتەری تەندروستی 559 ملیۆن و 880,032 دلار. سێکتەری پیشەسازی 7 ملیار و 879 ملیۆن و 185,984 دلار. سێکتەری خزمەتگوزاری 28 ملیۆن و 155,469 دلار. سێکتەری گەشتیاری 9 ملیار و 662 ملیۆن و 975,571 دلار. سێکتەری گەیاندن 120 ملیۆن دلار. سێکتەری گواستنەوە 130 ملیۆن و 704,000 دلار. سێکتەری فێرکردن 470 ملیۆن و 638,257 دلار. سێکتەری کشتوکاڵی 91 ملیۆن و 346,709 دلار. سێکتەری نیشتەجێبوون 11 ملیار و 947 ملیۆن و 164,074 دلار. سێکتەری هونەری 17 ملیۆن و 94,467 دلار. سێکتەری وەرزشی 13 ملیۆن و 508 ملیۆن دلار. ئارامی هەولێری پایتەخت وای کردووە بەشێکی زۆر لەوە بەرهێنە بیانیەکان ڕووبکەنە ئەم شارە بۆ بەرهێنان لە ڕووی نیشتەجێبوون و مانەوەشەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیانی خوار و ناوڕاستی عێراق ئەم شارەیان وەک نیشتیمانی دووەم هەڵبژاردووە بۆ ژیان و گوزەرانی خۆیان. لەگەڵ یەکێک لەوە بەرهێنەکان تایبەت بەکەرتی خانوبەرە گفتوگۆ دەکەم بزانم هۆکاری چی بووە بڕیاریان داوە لە هەولێری پایتەخت دەست بەکاری بازرگانی و بەرهێنان بکەن. ئایا هیچ ئاسانکاریەک بۆ بەرهێنە بیانیەکان دەکرێت لە هەرێمی کوردستاندا؟ ئوستاد عەلی بەڕێز عەلی با هەر لەوە دەست پێ بکەم کێن ئەوانەی یەکەکانی نیشتەجێبوون دەکڕن لە هەرێمی کوردستان؟ ئەوانەی یەکەی نیشتەجێبوون دەکڕن لە ڕاستیدا زۆربەیان خەڵکی پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراقن. ئەگەر بە داتایەک باسی بکەم بۆ نمونە کڕین لە پارێزگای بەغدا بە ڕێژەی لە 140، هەروەها دوای ئەو پارێزگای نینەوا و بەسرە دێن بە ڕێژەی لە 125. لە ڕاستیدا ئەم پارێزگایانە زۆرترین کڕینیان هەیە بە بەراورد بە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان. ئەگەر بگەڕێنەوە بۆ ماوەکانی ڕابردوو کە بۆچی خەڵکی پارێزگاکانی عێراق ئێرەیان هەڵبژاردووە، ئەمەش بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە. یەکێک لەوانە ئارامی ناوچەکەیە، بەڵام لە ماوەی ئەم 2 ساڵەدا لە هەرێمی کوردستانیش دۆخەکە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە، داهاتی تاکە کەس زیادی کردووە، هەلێکی زۆری کار ڕەخساوە. ئەمانە هەمووی هۆکارن لەسەر هەمووشیانەوە ئارامی ناوچەکەیە کە هۆکارە بۆ زیادبوونی کڕینی یەکەکانی نیشتەجێبوون. والأمان الموجود له دور كبير على زيادة الشراء. استثمار نحتاج للرأس مال الكبيرة
وەک دەزانرێت وەبەرهێنان پێویستی بە سەرمایەکی گەورە هەیە لە هەر شوێنێ بێ. چۆن بوو ئێوە بڕیارتاندا لێرە وەبەرهێنان و کاری بازرگانی ئەنجام بدەن؟ أجرينا دراسات اقتصادية وفنية على هذا الموقع. دوای لێکۆڵینەوەی وردی ئابووری و تەکنیکی لەسەر جوگرافیای شاری هەولێر تەماشامان کرد زۆر لەبارە بۆ وەبەرهێنان و کاری بازرگانی. کەشێکی زۆر لەباری هەیە نەک بۆ کۆمپانیای ناوخۆی بەڵکو بۆ کۆمپانیا بیانیەکانیش. لە ئێستادا سەرمایە و وەبەرهێنان لە شاری هەولێردا 36 ملیار دۆلارە. بۆیە با بڕوای ئێمە پێشبینی ئەوە دەکەین بۆ 3 تا 5 ساڵی داهاتوو ئەم سەرمایە بگاتە 40 ملیار دۆلار. ئەمەش سەرمایەیەکی گەورەیە کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر ڕەخساندنی هەلی کار بەهێزبوونی ئابووری ئەم شارە. بۆیە ئەمە دەورێکی گەورەی هەیە. زيادة الاقتصاد هذا له دور كبير. برأيكم تسهيلات بەڕای ئێوە ئاسانکاریەکانی دەستەی وەبەرهێنان و حکومەتی هەرێمی کوردستان دەوری خۆی هەبووە بۆ ڕاکێشانی زیاتری وەبەرهێنەری بیانی؟ بصراحة حاليا الدور الأمن والأمن السياسي اللي موجود داخل المحافظة دور جدا قوي وفعال. لە ڕاستیدا وەگوتم ئارامی ناوچەکە و ئاسایش دەورێکی کاریگەر و بەهێزی هەبووە بۆ زیادبوونی وەبەرهێنان لە سەرجەم سێکتەرەکاندا. نەک تەنها لە یەک سێکتەر بەڵکو لە گشت سێکتەرە جیاوازەکان بۆ نمونە کشت و کاڵی، بازرگانی، پیشەسازی، تەواوی سێکتەرەکانی دیکە. بۆیە ئەمانە هەمووی پەیوەندیان بە لایەنە ئەمنیەکەوە هەیە. ئێمە ئەگەر باسی کۆمپانیاکی خۆمان بکەین لەگەڵ بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان تەنانەت کۆمپانیا بیانیەکانیش کاری هاوبەش دەکەین چونکە لە ڕاستیدا هیچ کێشەیەک بۆ کۆمپانیا بیانیەکان دروست نەبووە. بۆیە ئێستاش دەڵێم بەبێ ئارامی هیچ وەبەرهێنانێک ئەنجام نادرێت. بۆیە زۆر سوپاسی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ تەواوی ئەو ئاسانکاریانەی کە بۆ کۆمپانیا بیانیەکانیان کردووە بە تایبەتی لە شاری هەولێر. ئەمە هاوکارێکی باش دەبێت بۆ بەهێزبوونی ئابووری و ڕاکێشانی زیاتری کۆمپانیای بیانی. ئەگەر ئێستا وەکو نمونەیەک وەری بگریت ئێستا کۆمپانیا بیانیەکان زۆر بەهێزترن لە جارە. تمام بسبب شنو؟ بسبب الأمور الاقتصادية والأمنية بصورة عامة داخل المدينة. با پێی پێشبینیەکانی ئێوە دۆخی کەرتی خانوبەرە چی بەسەردێت؟ عملنا على أكبر معرض عقاري في محافظة أربيل. لە ڕاستیدا ئێمە ئێستا سەرقاڵی کردنەوەی گەورەترین نووسینگەی تایبەتین بە کڕین و فرۆشتنی یەکەکانی نیشتەجێبوون. ئەم ئۆفیسە لەسەر ئاستی عێراق هاوشێوەی نییە. لە ڕێگەی ئەم ئۆفیسە گەورەیەوە نرخی هەموو یەکەکانی نیشتەجێبوون دیاری دەکرێن. دەتوانم بڵێم لە دوای 6 مانگی دیکە جوڵە و گۆڕانکاری گەورە لەم کەرتەدا دروست دەبێت. هەروەها هەموو مانگێک لە ڕێگای کەسانی شارەزاوە داتا و ئامارەکان دەخەینە ڕوو. ئەمەش وەک ئاسانکاریەکی زیاتر بۆ کڕیارەکانمان. با پێی پێشبینیەکان بۆ 3 ساڵی داهاتوو گۆڕانکاری لەم کردەتە بە شێوەیەکی بەرچاو ڕوودەدات. هذا أكيد رؤيتنا اللي الحين منا لحد 3 سنوات توصل إنه نسبة استثمار عقاري استثمار جدا ناجح. کڕیارانی یەکەکانی نیشتەجێبوون لە پارێزگای هەولێر، پارێزگاکانی هەرێمی کوردستان بە ڕێژەی 130، پارێزگای بەغدا بە ڕێژەی 135، پارێزگای مووسڵ بە ڕێژەی 125، پارێزگاکانی دیکەی عێراق بە ڕێژەی 105، هاوڵاتیانی بیانی بە ڕێژەی 105. لەگەڵ کەسی یەکەمی وەبەرهێنان لە شاری هەولێر دەربارەی پرۆژەکانی وەبەرهێنان لە گشت تێکدەرەکاندا گفتوگۆ دەکەم بزانم دۆخی وەبەرهێنان لەم شارەدا بۆ ئایندا چی بەسەردێ، کێن ئەوانەی کە لە هەولێری پایتەختدا کاری وەبەرهێنان ئەنجام دەدەن. جوڵەیەکی بەرچاویان ئەگەر کەسێک بێتە شاری هەولێرەوە هەز دەکات کە پرۆژەکان ئیشەکان وەبەرهێنانێکی باشی تێدا هۆکاری ئەم جوڵەیە چییە؟ دەبینین هەولێر لە قۆناغی پێشکەوتنە و چەندین پرۆژەی استراتیجی لەو شارە جێبەجێ کراوە و لە کاتی ئێستاشدا ئەگەر گەڕانێک بە شاری هەولێر و دەوروبەری بکەیت دەبینیت ئەو پرۆژانە لە قۆناغی جێبەجێکردن و تەواوکردندا. هۆکاری سەرەکیش بوونی ئەمن و ئیستیقرارێکی باش هەیە لەو شارە و ئەو وەبەرهێنەرانێک کە دێن یەکەم اختیاریان ئەو هۆکارەیە و هۆکارەکانی تریش
کەمکردنەوەی ڕۆتین و خودی جەنابی سەرۆکی حکوومەت پشتگیری تەواوی ئەو وەبەرهێنەرانە دەکات کە لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر وەبەرهێنان دەکەن و کۆمەڵک ڕێکارە دەستەی وەبەرهێنان گرتوێتێ بەر ئەوانە هۆکاری پێشکەوتنی شاری هەولێر و واپەرە پێدانی ئەو کەرتەیە لە بشارەدا. پرۆژەی جیاواز و دەگمەنمان هەیە کە بکرێت. دەتوانم بڵێم دوو پرۆژەی استراتیجی و سێ پرۆژەی استراتیجی لەلایەن ئێمەوە مۆڵەتی وەبەرهێنانیان وەرگرتووە. یەکیان بە بازارکردنی گەنمە کە یەکەم جارە دەتوانم بڵێم لە هەموو عێراق ئەم پرۆژەیە جێبەجێ کراوە و لە شاری هەولێر خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو پێشوازی لە گەنمی زوتیاران کرد و پرۆژەکە پرۆژەیەکی متەکامیلە هەموو بەرهەمەکانی ئارت لەو پرۆژەیە بەرهەم دەهێنرێن کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بژانەوەی بەرهەمی ناوەخۆ دەبێت. پرۆژەی دووەممان پرۆژەی سینیەکانە بە هەپیستی ناو دەبرێ ئەویش لە خۆناغی دانانی بەردی بناغە و تەواوکردنی ڕێکارەکانی تەسلیمکردنی زەویەکەیە کە بەشێک لەو زەویانە مافی جوتیارانی لەسەر بووە قەرەبوو کراونەتەوە. بە پرۆژەی سێمیشمان کارگەیەکی بەرهەمێنانی شیشە کە ئەوەش یەکێکە لەسەر ئاستی عێراق بە باشترین پرۆژە ئەژمار دەکرێت. دەتوانین بڵین ئەو سێ پرۆژەی استراتیجی و کۆمەڵێک پرۆژەی تر دۆسیەکانیان لەلایەن ئێمە کاری لەسەر دەکرێت. ئومێد دەکەین لە چارمانجی داهاتوو ئەو پرۆژانەش مۆڵەتی وەبەرهێنان وەربگرن و دەست بە کارەکانیان بکرێت. دۆخی وەبەرهێنانی بیانی چۆنا لە هەولێری پایتەخت کار ئاسانیان بۆ دەکرێت ئایا ژمارەی وەبەرهێنە بیانیەکان زیادی کردووە. بابەتێکی تر کە بەشێک لە وڵاتانی ناوچەکە پەیڕەوی دەکەن هاوبەشی پێکردنە لەگەڵ وەبەرهێنەی ناوخۆی و وەبەرهێنەی بیانی ئەمە لە هەولێری پایتەختا بەدیەکرێت. بەپێ و ڕێژانەی وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم 120یانە 116یان وەبەرهێن خودی وەبەرهێنەری بیانیە ئەوی تر هاوبەشە. بێگومان ئێستا لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستی وەبەرهێنانیشدا هەیە عقودی شەراکە یاخود هاوبەشی پێکردنی وەبەرهێنەری بیانی لەگەڵ وەبەرهێنەری خۆماڵی لە هەمان کاتیشدا کەرتی تایبەت لە کەرتی حکومی. ئێمە کارمان لەسەرەوە کردوەوە بەڵام بەداخەوە لە ساڵانی ڕابردوو چەندین کێشە لە بۆ هەرێمی کوردستان دروست بوو لە بڕینی بودجە لە هاتنی تیرۆرستانی داعش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونی وەبەرهێنەری بیانی لەو ماوەی چەند ساڵی ڕابردوو هەبووە. بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین و ئەو پرۆپۆزەلانی پێشکەش بە ئێمە دەکرێت دەتوانم بڵێم گەیشتەوە ئاستێکەوە وەبەرهێنەرانی بیانی پرۆپۆزەلەکانیان پێشکەش دەکەن و گەڕانەوە هەرێمی کوردستان و لە ماوەی یەک دو ڕۆژی ڕابردوو وەبەرهێنەری ئیماراتی هاتوون سەردانی ئێمەیان کردووە و سەردانی پرۆژەکانمان کردووە و بەنیازیشن کۆمەڵێک پرۆژەی کشت و کاڵی لە بواری گاوداری و لە بواری بەرهەمێنانی سەوزە و میوە لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێرش بە تایبەت جێبەجێ بکەن کە ئێمەش تەواوی هاوکاریەکانمان خستە بەردەستیان بۆ ئەوەی زەویان بۆ دابین بکرێ و ئەو پرۆژانەش جێبەجێ بکەن. ئەو وڵاتانی زلهێزن لە ڕووی ئابوووریەوە مەودای سنووری جوگرافیەکان لەگەڵ هەرێمی کوردستانە دوورە ئەوان وەبەرهێنانیان هەیە لە هەولێری پایتەخت یاخود بەنیازن وەبەرهێنان بکەن. بەڵێ بێگومان ئەو دەتوانم بڵێم ئەمریکیەکان کۆمەڵێک پرۆژیان لێرە هەیە و وڵاتی چین لە 2 ساڵی ڕابردووەوانیش هاتوون پرۆژەکانیان ئەنجام دەدەن و کۆمەڵێک وەبەرهێنەری وڵاتانی ئەوروپا هاتوون ئێستا پرۆپۆزەلیان هەیە و بەشیشیان مۆڵەتیان هەیە و کار دەکەن لە هەرێمی کوردستان و ئەو ژینگە لە بار و ئارامی کە لە پارێزگای هەولێر هەیە بێگومان چاوەکان زیاتر لەسەر هەولێرن و ئێمەش بە کەمکردنەوەی ڕۆتین و دوای ئەوەی کە دەسەڵاتەکان لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە درا بە پارێزگاکان و وەبەرهێنانی پارێزگاکان کۆمەڵەیەک بە ڕۆتین کەم کراوەتەوە و زووتر ئەو مامەڵانە ڕای دەکرێن و لە بەرژەوەندی وەبەرهێنەر دەبێت بە وەبەرهێنەری بیانیشەوە. لە ڕۆی پرۆژەی وەبەرهێنانەوە لەم شارەدا هەولێرە یا هەولێر دەکەنە دووبەی یا هەولێر دەبێتە شارێکی نمونەیی بۆ تەواوی وڵاتانی دراوسێ و ناوچەکە. بە قەناعەتەوە دەیڵێن هەولێرە بەڵام ئەو پلانێکی ئێمە دامانناوە و ئەو وەبەرهێنەرانی سەردانی ئێمەیان کردووە و ڕۆژانەش سەردانی دەستی وەبەرهێنان دەکەن بێگومان هەولێر دەچێتە قۆناغێک مرکزێکی تیجاری دەبێتە سنتەرێکی بازرگانی و چاوەکان لەسەر هەولێرن ئومێد دەکەین ببێتە یەکێک لەو شارانەی کە بەڕاستی پرۆسەی وەبەرهێنان و بژانەوەی کەرتی ئابووری لە
پارێزگای هەولێر ڕنگ بداتەوە بۆ تەواوی ناوچەکە و تەواوی عێراقیش. وەبەرهێنانی بیانی لە پارێزگای هەولێر لە ساڵی 2021دا ئەمریکا 96 ملیۆن و 106,156 دلار، ئەڵمانیا 15 ملیۆن و 905,712 دلار، تورکیا 3 ملیۆن و 547,700 دلار، لوبناان 21 ملیۆن و 145,100 دلار، چین 4 ملیار و 906 ملیۆن و 110,000 دلار. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی وەبەرهێنان لەم شارەدا بوونی سیمای باڵەخانە و دیزاینی سەرنجڕاکێشە. مەبەستمە بزانم کێن ئەوانەی کاری دیزاین ئەنجام دەدەن، ئایا ئەندازیاری ناوخۆیی چ ڕۆڵێکیان هەیە لەم کارانەدا، یانیش سەرجەم ئەم کارانە لەلایەن ئەندازیارانی بیانیەوە ئەنجام دەدرێت. ئایا نەخشە و دیزاین چ کاریگەریەکی هەیە لەسەر وەبەرهێنان؟ نقشە و دیزاین کارگەرێکی زۆر هەیە لەسەر سەرکەوتنی هەر پرۆژەیەکی، ئایا چه وەبەرهێنان بێ یان چ پرۆژەیەکی احتیادی بێ. ئەو کارگەرێش لە دوو ئەوەی لایەن دێ. لایەن یەکەم کە لەلایەنی دیزاینی ناوەوە کە ئەو دیزاینە ئەو نەخشەیە چەند پێداویستی خەڵک و بەکارهێنەری ئەو پرۆژەیە جێبەجێ دەکا. لایەنی دووەم لایەنی دیزاینی دەرەوە کە ئەوە زۆر گرنگە لە بۆ دەبتە سیمای ئەو شارە، دەبتە پێوەرەك لە پێوەرەکانی پێشکەوتنی ئەو شارە و بەرهێنان لەو شارێ. کۆمەڵە پرۆژەی جیاوازە بینین لە شاری هەولێر، دەبینین باڵەخانەی زۆر جوانمان هەیە، یەکەی نیشتە جێبوونی سەرنجڕاکێشمان هەیە. ئایا ئەمانە لەلایەن ئەندازیاری ناوخۆییەوە دیزاینی بۆ کراوە یا خود بیانی؟ ئەگەر بە جۆرێکی تریش پرسیارەکەم بکەم، توانای ئاستی ئەندازیاری ناوخۆیی لە چه ئاستێکدایە؟ توانای ئەندازیاری ناوخۆی لە ئاستێکی زۆر باشدایە کە خۆشبەستانە ئێستا زیاتر لە سەدانوتی پرۆژەکانی خۆمان بە دەستی ئەندازیاری ناوخۆ دیزاین دەکرێت. ئەگەر تەنها لە بۆ چێکردنەوە و زیاتر دڵنیابوون لە سێفتی و سەلامەتی بەس لە بۆ ڕاوشکاری دەنێرنە دەرێ. ئەوەش بەعزە پرۆژە، زۆربەی پرۆژەکان بە خۆمان لێرە 100% دیزاینەکە لێرە لە کوردستان دەکرێت. ئێوە تەنها دیزاین بۆ باڵەخانەیەکی نیشتە جێبوون دەکەن یا لە تواناتانە هەیە دیزاینی گەورەتر بکەن لە پرۆژەی جیاوازە یاخودیەوە خۆتان بەستۆتەوە تەنها بە یەک سێکتەرەوە؟ سێکتەری نیشتە جێبوون کەس ناتوانانی ئینکاریکە کە سێکتەرێکی زۆر گرنگە، کاریگەرێکی زۆر هەیە لەسەر دابەزینی نرخی کرێ و نرخی یەکەی نیشتە جێبوون لە هەولێردا کە ئێمە لە ماوەی ساڵێک بۆ ساڵێک لە ئێستادا مەزیاتر لە 10,000 یەکەی نیشتە جێبوون ڕادستی خاوێنەکانی دەکەین. ئەوەش کاریگەرێکی زۆر گەورە دەبێت لەسەر دابەزینی نرخی کرێ و نرخی یەکەی نیشتە جێبوون لە هەولێردا. بەڵام نیشتە جێبوون بەتەنێ سێکتەری تەنها ئەوە نییە کە بەس وەبەرهێنان لە نیشتە جێبوون بکرێت. یەکێک لەوان پرۆژەی سێکتەری پەروەردەیە کە لەسەر ئاستی هەولێر و دوای لە بۆ پارێزگاکانی دیش بابرێن ئەو تەجروبە دووبارە دەکرێتەوە. ئەمە لە بۆ گەنجانی کوردستانە، ئەمە گەنجەکان پەروەردە دەکەن کە لە بواری ئیشەکەی خۆمان کە ئێمە کۆمپانیەکە وەبەرهێنانە ئەو گەنجانە ڕاهێنان دەکەن لە بواری ئیشی خۆمان، دوای دەرفەتی کار لە بۆوان دەرخسێنن کە لەلایەک شانێکی لەسەر حکوومەتی هەرێم هەردەگرن لە ڕووی ڕخساندنی دەرفەتی کار، لەلایەک کەش ئەمە دەرفەتی کار لە بۆ گەنجەکانی خۆمان دابین دەکەین. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە لە هەولێر بژانەوەیکی خێرا لە وەبەرهێناندا لە گشتێک دەرەکان بەدی دەکرێت لەسەر و هەموو شێوە ئاسانکاری تەواو و هاندانی وەبەرهێنەری ناوخۆیی و بیانیە بۆ ئەوەی سەرمایەکانیان لە ئارامترین شوێنی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا وەگەڕ بخەن. بە پێی وتەکانی میوانەکانم بێ کە لە بەرنامەکەیە ئاماژەیان بۆ کرد لە 3 بۆ 5 ساڵی داهاتوودا هەولێری پایتەخت پێدەنێتە قۆناغێکی نوێوە لە بواری وەبەرهێناندا و گەشەکردنێکی بەرچاو بەخۆیەوە دەبینێت کە پێش لە هەندێک لە وڵاتانی ناوچەکە دەکەوێت لەسەر و هەموو شێوە
ئەو پلان و کار و چالاکیانە بوو کە حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای کابینەی نوێمەوە پلانی بۆ دانابوو بەڵێنی ئەوەیدا کە سەرچاوەکانی داهات فراچەشن کرێ ئەوەی ئێستا دەبینێت هەولێری پایتەخت وەکو نمونەیەکی زیندووە کە نزیکەی 36 ملیارد دۆلار وەبەرهێنانی تێدا کراوە ئەماش خۆی لە خۆیدا دەرخەری ئەو ڕاستیەیە کارێمی کوردستان کەش و هەوایەکی زۆر لەباری هەیە بۆ ئەنجامدانی وەبەرهێنان لە گشت سێکتەرە جیاوازەکاندا.